زانی کە ماوەی دوو ڕۆژە دەوڵەتی داگیرکەری تورکیا هێرشەکانی چڕ کردە چونکە لە جێگایەک ئەگەر ئامانج نەگرێ پلانێکی تر بەکارێنێ بە تایبەتی لە شەنگال چونکە مازانین شەنگال خۆ بەڕێوەبەریەکە شەنگال گەلی ئازادی خوازەیە شەنگال گەلێکی ڕێخستووە دەوڵەتی داگیرکەری تورکیا هەموو کاتێک گەلێکی یاخود گەلێکی ئەوێ کە مردوو بێ گەلێکی کوردی ئەوێ کە مردوو بێ بەڵام لەبەرەوەی ئەمە ئەزانین گەلی شەنگال گەلێکی زیندووە گەلێکی بەڕێخستووە بۆیە هەموو کاتێک هێرشەکانی بۆ سەر شەنگال چڕ کردوێتەوە هەرچەنە ماوەی چەند مانگێکە هێرشەکانی لە چیاکانی کوردستان چڕ کردوێتەوە بۆ ئەوەی ئەو هێرشانە ئامانج بگرێ بەڵام تا ئێستاکە هیچ ئامانجێکی نەکرەوە بۆیە دیسانەوە ئەگەڕێتەوە سەر شەنگال هێرشەکانی بەرەو شەنگال ئەنجامەدا بەداخەوە ئەوەی کە ئەبینین دوێنێ فەرماندەیەکی یە بەشە لەگەڵ چەند کەسێک لەوانە شەهید دەبوون سیبیل بریندارە بێت لەناو جەرگەی بازاری شەنگالدا هەر ئەمڕۆ دیسانەوە خەستەخانەی شەنگال کە بە ئامانج ئەگرێ ئەویش کۆمەڵێک برینداری تیا ئەبێت تەوان ئەمانە هەمووی بۆ ئەوەیە ئەو گەلە دیسانەوە جینۆساید بکرێ دیسانەوە هێرشێکی جیاواز بەسەر شەنگال و گەلی ئێمە دیسانە لەوانە جینۆساید ئێمە ئەزانین کە ئەو کۆمەڵکوژەیە بەرامبەر بە شەنگال کرا ئەوایە هەموو گەلی ئێمە لە باشووری کوردستانە هەموو حزبەکان بەجیا لەوێ ئەو مەراسیمەیان بەڕێ بکردایە بەڵام بەداخەوە ئەو سێ ژنەی کە چوبوون بەشداری مەراسیمی کۆمەڵکوژیەکانی شەنگالیان کە مەراسیمی سێی هەشت کە هێرشەکانی سەر شەنگال بوو کە لەگەڵ ڕانەوەیاندا لایەن پارتی دیموکراتی کوردستان کە دەستگیر ئەکرێن ئەم سێژنی با بڵێن خاوەنی ماڵ و مناڵن ئەم سێژنە کە بۆ بەشداریکردن لەو ڕێ ڕسمەدا بەشدار بوون بەڵام لەوانەیە خۆمان زانین کە پارتی دیموکراتی کوردستان چەندێکە ئەوانەی کە ئازادی خوازە ژنی ئازادی خواست تەنانەت چالاکوانی ئازادی خواست تەنانەت ڕۆژنامەنووس ئەمانە هەمووی دەستگیرەکە لەبەر ئەوەی ئەزانین لە دەنگی ئازاد ئەترسێ لە دەنگی ئازاد بۆی دەنگە ئازادەکان کە بکاتەوە بۆ ئەوی خەڵک چاوترسێ بکە بەڵام گەلی ئێمە بەردەوام ئەبێت چالاکوانی ئازاد بەردەوام ئەبێت لەو ڕۆوە بۆیە ئەو سێژنە بۆ ترساندنی خەڵکی دیکە ئەو کارە ئەنجام بدە. بەداخەوە ئەو بردومانانەی کە دەکرێتە سەر هەرێمی کوردستان بەشێکی زۆری دەبێتە هۆی لە ناوچوونی ئافرەتان و دەستگیرکردنی ئەو ئافرەتە بوێر و چالاکانی کە هەردەمە و هەردەم لەبەرەی مرۆڤایەتی بوون لەبەرەی کوردایەتی و لەبەرەی ئاشتی خوازی و ئازادی خوازی بوون بەڵام لەم چەند ڕۆژانەیدا ڕابردووە ئەو ئافرەتانەی گیراون بەداخەوە جێگەی سەرنج و تێڕامانە پێویستە هەموو ئەو ڕێکخراوان و ئەو چالاکەوانی مەدەنیانە پێویستە هەماهەنگ بکەن و لە پێناوی ئەوەی جارێکی تر ئەو شتانە ڕوونەداتەوانێ کۆمەڵکوژێ ڕوونەداتەوە پێویستە یەکە و یەک بگرن و هەڵوێستی خۆیان هەبێت هەمومان نەزانی ئەو شوێنە گشتیانی کە هەیە بۆ ژیان و گوزەران و خۆشگوزەرانی و پێویستیەکانی مرۆڤە بەڵام مەبەست و خواستێکی تری لە پشتەویش سیاسیە کە ئەوێ هەرێمی کوردستان و هەر چوار پارچێکی کوردستان بخاتەوە ژێر دەسەڵاتی خۆی بەڵام لەگەڵ ئەمەشدا لە هەمان کاتە پێویستە بە هەمان شێوە بە هەمان ڕێچکە و بە هەمان پاڵش پشتی یەکتری جگەل لە چالاکەوان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی تەنانەت لایەنە سیاسیەکانی هەموو مرۆڤایەتی هەموو کۆمەڵگە هەموو خێزانەکان لە جێی خۆیانەوە هەڵوێستی خۆیان هەبێت بتوانن بەرامبەر بەو کارە ناشرینە هەڵوێست بەربگرن.